باژۆکردنی یادداشتی لێکتێگەیشتن لە نێوان سەرۆکی ئەمریکا لە کۆشکی ڤێرسای لە فەڕەنسا و سەرۆک کۆماری ئێران لە تاران بە شێوەی ئەلکترۆنی شەپۆلێکی هیوای بۆ کۆتایی هێنان بە ناسەقامگیری ناوچەیی و جیهانی دروست کرد. بەڵام خوێندنەوەیەکی نوێی ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی ئاماژە بەوە دەکات کە ئەم ڕێکەوتنە لە سەرزەمینەیەکی زۆر لەرزۆک وەستاوە. بەپێی راپۆرتەکە پێنج هۆکاری سەرەکی هەن کە ڕەنگە ببنە هۆی شکستهێنانی ئەم دەستپێشخەریە دیبلۆماسیە. یەکەم، یادداشتەکە زیاتر لە ئاگربەستێکی کاتی دەچێت، نەک پەیمان نامەیەکی ئاشتی هەمیشەیی. پێدانی تەنها 60 ڕۆژ بە وتوێژی زیاتر کە ئەگەری درێژکردنەوەی بێکۆتایی هەیە. نیشانەیەوەیە لایەنەکان هێشتا لەسەر بنەما سەرەکیەکان ڕێک نەکەوتون. هەروەک بە پێی راپۆرتەکەی ڕۆژنامە بەریتانیەکە، جیاوازی دەسەڵاتی نێوان ترامپ و پزیشکیان لە ناوخۆی وڵاتەکانیان جێبەجێکردنی بڕیارەکان قورس دەکات. ڕۆژنامەکە دەنووسێت زۆر قورسە بڕوا بۆ بکرێت یادداشتێکی لەو شێوەیە ببێتە وێزگەی کۆتایی، چونکە هێشتا بۆشاییەکی فراوان و جیاوازیەکی ڕیشەیی هەیە لە نێوان ئەوەی ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێت لەم جەنگەدا بەدەستی بهێنن لەگەڵ ئەو استراتیژەی ئێران پەیڕەوی دەکات. سێم، گەورەترین خاڵی لاوازی ڕێکەوتنەکە پشتگوێخستنی ڕۆڵی ئیسرائیلە. لە کاتێکدا یادداشتەکە باس لە ڕاگررتنی کردەوە سەربازیەکان لە هەموو بەرەکان بە لوبنانیشەوە دەکات. بەڵام ناوی ئیسرائیل نەهێنراوە، بۆیە ڕوون نییە نەتانیاهۆ تا چەند پابەند دەبێت و ئایا واشنگتۆن دەتوانێت ڕێگری لە هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر حیزبوڵڵای لوبنانی بکات. چوارم، ئەگەرچی ئێران دەستکەوتێکی گەورەی وەک جانپێجانانی ئەمریکای وەچنگ کەوتووە و ئەوەی بەدەستی هێناوە بە جیاوازیکی زۆر لە زیانەکانی گەورەترە، بەڵام پرسیارە جەوهەریەکە ئەوەیە: ئایا تاران ئامادەیە سنوورێکی ڕوون لە نێوان چالاکی ئەتۆمیە مەدەنی و سەربازیەکانیدا بکێشێت، یان ئەگەر دانوستانەکان پەکیان بکەوێت؟ تا چەند ئەگەری هەیە ئێران جارێکی دیکە چەکی داخستنی گەروی هورمز بەکار بهێنێتەوە. پێنجەم، ئەم پێشهاتانە لە لووتکەی بانگەشەی هەڵبژاردنە نیوەیەکانی تشرینی دووەمدایە کە ترامپ لە نێوخۆدا ڕوبەڕووی دوو بەرە دەکاتەوە. بەرەیەک کە لایەنگرانی ئیسرائیل و دەڵێن ترامپ ڕادەست بووە و ئەرکەکەی تەواو نەکردووە. بەرەیەکی دیکە لەگەڵ ئەوەی بە کۆتاییاتنی جەنگەکە خۆشحاڵن، بەڵام دەپرسن ئەگەر هێنجە بۆ بەدیهێنانی ئاشتی پەرۆژ بوویت لە بنەڕەتەوە ئەم جەنگەت بۆچی هەڵگیرساند؟